سۆبر هێزە مەترسیدارە ڕووسیەکە بناسە. سۆبر ئیزرائیلی ئەوروپیەکان. سۆبر یەکەی تایبەتی ڕوبەڕووبوونەوەی کردە مەترسیدار و تایبەتەکان یاخود سوپای بچووکراوی نێو سوپای ڕووسیا، ئەو هێزە بچووکەی کە تەنها فەرمانی گرتن و قۆڵبەستی سەرۆکی ڕووسیایان پێنیە. لە ڕاستیدا سۆبر هێندە تایبەت و مەترسیدارن کە وەزیری بەرگریش ناوێرێت خۆی لە قەرەیان بدات و ئاراستەیان بکات. تەنها کەسێک پیاوەکانی سۆبر ئاراستە بکات دوای ڤلادیمیر پۆتین بەرپرسی هەواڵگریە. هێزەکە لە ئەنجامی داواکاریەک دروست کرا کاتێک هەوڵێکی کودەتا لە نێو کۆشکی کۆماری ڕوویدا و دواتر هەوڵێکی شکاندنی بانکی ناوەندی ڕووسیە درا و پۆلیس و سوپا لە بەرامبەر هەژمون و کارایی گروپە مافیەکان دەستەوەستان بوون. دامەزراندن لە ڕیزەکانی سۆبر پرۆسەیەکی تەواو ئاڵۆز و ورد و قورس و هەستیارە و دەبێت داواکار 12 مەرجی تێدا بێت و 2 دەستگای فەرمی سەربازی و هەواڵگریش پشتیوانی بکەن. مەرجیشە هیچ کەسوکار و هاوسەر و منداڵێکت نەبێت. کاتێک پیاوەکانی سۆبر دەردەچن دەبێت فەرمانی پۆتینیان هەبێت و بەرپرسی هەواڵگریش لەسەر خەت بێت تا ڕاستەوخۆ سەرپەرشتی کردەکە بکات. لە ساڵانی ڕابردوودا هێزەکە بەکارهێنراون بۆ قەڵاچۆکردنی بازرگانانی مادەهۆشبەرەکان و بازرگانانی مرۆڤ و سپیکردنەوەی پارە. بەو دوایانەش ڕاوەدونانی سەرکردەکانی ئۆپۆزۆسیۆن و هەوڵی دوورخستنەوەی سەرۆکی گروپی ڤاگنەر. چەک و پێداویستی و بودجەی سۆبر کراوە و بێسنوورە و ئەندامەکانی مانگانە موچەکانیان لە نێوان 10 تا 12,000 دۆلاردایە، بەڵام بە تەواوی بێناسنامەن و بۆیان نییە سەردانی هیچ وڵاتێکی تر بکەن. پێداویستیە سەربازیەکانیان لە پێشکەوتوترین و خەیاڵیترین کەرەستە سەربازیە ڕووسیەکان و هەریەکەیان پێشکەوتوترین چەکی پەرەپێدراوی کۆمپانیای کلاشینکۆفی پێیە. ئەمە جگە لە بەکارهێنانی ئامێر و هەلیکۆپتەری تایبەت و یەکەی پشتیوانی و یەکەی پاراستن و هەواڵگری. ئەندامانی سۆبر هونەرە جەنگیەکانی وەکو کۆنگفۆ و موایتای دەزانن و ڕاهێنانیان پێدەکرێت لەسەر چەکی قەناس و دەمانچە و ڕوبەڕووبوونەوەی دەستە و یەخە و ڕزگارکردنی ڕەفێنراوان. بەڵام خراپیەکەی ئەوەیە کە لە ساڵەکەدا لانی کەم 9 مانگ سەربازەکان لە ڕاهێنانی تاقێت پڕوکێندان بە جۆرێک هەموو هەفتەیەک 5 ڕۆژ ڕاهێنان لەسەر چەک و هونەری بەرگری کەسی دەکەن. لە نێو تیمەکەدا 200 نیشانشکێن هەن کە لە باشترین و زیرەکترین نیشانشکێنەکانی ڕووسیان و توانایەکی خەیاڵیان هەیە لە پێکانی کەسی داواکرا و لە دوورترین مەوداوە. هیچ ئەندامێکی تیمەکە بۆی نییە تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ پەیوەندی جگە لە تەلیگرام بەکاربهێنێت و دەبێت بە شێوەیەکی فراوانی شواز لە پەیوەندیە کۆمەڵایەتیەکان بهێنێت. لە ماوەی 6 ساڵی ڕابردوودا یەکەکانی سۆبر بەشداریان لە هەر کردەیەکی تایبەت و سەربازیدا کرد بێت سەرکەوتوو بوون و لەو ماوەیەدا تەنها لە پرۆسەی دەستگیرکردنی 2 داواکراوی بازرگانیکردن بە مرۆڤ شکستیان هێنابوو. ئەویش بەو پێیەی یەک لە بازرگانەکان پێشتر سەر بە سۆبر خۆی بووە. تیمی بەرپەرشدانەوەی خێرا بە شێوەی تەواوەتی هێمنایەتی و ئارامی ڕووسیایان پاراستووە و تاکە هێزیشن کە مافیا و داواکراوە گەورەکان لێیان دەترسن و لە کاتی چوونە سەریان توانای ڕوبەڕووبوونەوەیان نییە.